شەوێک دێت دەیتە بەردەم پەنجەرەی ژوورەکەم، بەڵام من لەوێ نیم. بە ناچاری لە پەنجەرەکەم بانگم مەکەی. بە کوچە و کۆڵانەکاندا دەگەڕیت و بەدەنجی بەرز دەڵێیت هاوڕێ تۆ لەکوێی؟ پێویستیم پێدا ئەمەوێت ڕازێک بدرچێنم، بەڵام من نە لە هیچ جێگەیەکم نەدەنگم دەبیستی. ئەشێت ئەو ساتە لە سوچێکی ئاسماندا بم، لەسەر زەوی نەبم. سەمەر زەوی جگە لە ئازار هیچی پێ نەبووە بۆ من. ئەو ڕۆژانەی کە باڵم نەبوو بێباڵی وای لێکردم کەس جوانیەکان نەبینێ. بێباڵی منی کرد بە پەند بمبەخشەکەی دی لە ژیان تا هیچ دەرفەتێکی من بینینەوە دووبارە نابێتەوە، چونکە ئیدی من لە هیچ شوێنێکی ئێرە نیم. بەڵام من ئەمەوێ وەدات بەدرچێنم. من هەموو برین و ئازارەکانی ئێرەم لەگەڵ خۆم بردووە. برینەکانی تۆش هەر بەسەر دڵمەون، بۆ ئەبەد بیرم ناچنەوە. سەمەر مندان بەوە دانێم کە برینەکانیشتم خۆش دەوێت، وەک یادگاریەک لەگەڵ خۆم بردوو من.